حەزەتی عومەری کوڕی خەتاب ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ ئەصحابی نازاری پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم فاروق أمتي بيغمبري خوا الذي يفرق بين الحق والباطل سيدنا عمر خليفي دومي بيغمبري خوا صلى الله عليه وسلم أم ذاته فرميت حاسبوا أنفسكم قبل أن تحاسبوا وشويستان أم ذات مباركة أفرميت محاسبي نفسي خوتان بكن لي بيشيني ولا قال نفس وآرزوتانا بكن بزانا بو كيوتانا بو شاكيا بو خرابيا بو حرامة يا بو حلالة بۆ بەدبەختیە بۆ سەعادەتە ئێستا لێ پێشنەوەی لەگەڵا بکە ئەعمال و کردەوەکاتان ئێستا بکێشن بە ترازوی خۆتان بزانە بای ئەوەندەیە خوا ڕەحمتان پێ بکە ئەوەندەتان کردووە کە ڕووتان بێ بڵێ خوایە ڕەحمم پێ بکە خوایە لێم خۆش بە چونکە ئەمڕۆ تۆ محاسبەی نەفسی خۆت بکەی باشترە کردەوەکانت بکێشی باشترە ئەهوەنتر و ئاسانترە کە لە ڕۆژی قیامەتە لێ پێچینەوە لەگەڵاکەن بۆت ئەکێشن کە ئەو ڕۆژە بەڕاستی هیچ شتێک فریات ناکەوێ يوم لا ينفع مال ولا بنون إلا من أتى الله بقلب سليم قلبی سەلیم بەچی دەسەکەوێ دڵێکی پاک و بێگەرد و ساف بەچی دەسەکەوێ بەو محاسبەی نەفسە و ئیسلاحی نەفسە کە پێش مردنە تۆ خۆت چاک کردبێت هەموو تاکێکی کۆمەلگا ئەگەر خۆی چاکە کۆمەلگا خۆی بۆ خۆی کۆمەلگایی پڕ لە ئەمان پڕ لە ئیمان پڕ لە ئەخلاق پڕ لە ڕەوشت پڕ لە ڕێز پڕ لە حورمە دەبێ ئەمڕۆ کۆمەلگای ئێمە وێرانە پڕ لە غەش و ڕیبا و سوو خواردنە پڕ لە زوڵم و ستەمە بەس ئەیمان بەیەکانایەتەوە هۆکارەکەی ئەوەیە هەمومان بوغرا بووین هەمومان لە نەفسی خۆمان رازین هەمومان نەفسی خۆمان ئەپەرسین ئەمە کارە سادە خۆشەویستان لێ پێچینەوەمان لێ نەفسی خۆمان محاسبەی نەفسی خۆمان ناکەین ئاگامان لە خۆمان نەما